یەکێک لە شتە زۆر بەرەنگاریکەرەکان کە ئالوودەبووان ڕوبەڕوویە بنەوە ئەوەیە کە ناتوانن لە خۆیان خۆش بن بەهۆی دووبارەکردنەوەی ڕەفتارە ئالوودەکەرەکانیان. لێخۆش نەبوون لە خۆت ئەکرێت بێتە هۆی ڕغلێبوون لە خۆت. و ئەگەر بگەیت ئەم ئاستە ئەوە لەوانەیە قەت نەتوانی جەنگی زاڵبوون بەسەر ئالوودەبوونی پۆڕنە ببیتەوە. لەبەرەوەی چۆن نەتوانی یارمەتی کەسێک بێت کە لە ڕاستیە ڕقلێتی و بێبەهایەکەیت. هۆکاری ڕوونیەوەی کە بۆچی ئالوودەبووانی پۆڕن عادەتەن ناتوانن لە خۆیان خۆش بن ئەوەیە کە هەڵە تێگەشتون لەوەی کە ئەڵڵاه خۆی باڵادەست هەرگیز لیان خۆش نابێت بەهۆی زیادەڕەوی سەرپێچیکردنی بەردەوامیان لە ئەنجامی ئالوودەبوونی ناچاریانەیان بە پۆڕنەوە. بۆ ئێوە برایان و خوشکانم حەزەکەم ئەم ئایەتە قورئانیەتان بیر بخەمەوە. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە منەوە بڵێ ئەی بەندەکانم ئەوانی کە هەڵەتان زۆرە و زیادە ڕۆیتان کردو لە خۆتان نائومێد مەبن لە ڕەحمەتی خوا. نائومێد مەبن لە ڕەحمەتی خوا چونکە بەڕاستی ئەڵڵا لە هەموو گوناهاکانتان خۆشە بێت چونکە بێگومان ئەو خوایە زۆر لێ خۆشبوو لێبوردەیە و زۆر بە ڕەحم و میرەبانیشە. جا دەستبەردار بوون لە خۆت بە ڕغلێبوونەوەت کە کەیت و بچیتەوە لای پۆڕن تا ئازارت کەم بێتەوە هەرگیز دۆخەکە باشتر ناکات بەڵکو لە ڕاستیە خراپتر یەکات. هەر جارێک شکست بێنی هەر قەناعەت بە خۆت بێنیت کە تۆ ئەوە باش نیت کە بە بەها و بنەماکانت بژیت و هەر شتێکە بە هەڵە بڕوات لە ژیان تا ئەوە لۆمەی ئالوودەبوونت بە پۆڕ نەکەیت و خاوەنی چ کارێکتەرێکی خراپیت. جاکەوایە چۆن لە خۆت خۆش بیت و تەرکیز بخەیتە سەر چاکبوونەوە لە ئالوودەبوون بە پۆڕن. ژمارەیەک بە قبوڵکردنی ئەوەی کە هەست و سۆزەکانمان ڕاستەقینەن و ئەکرێت بیرۆکەکان و کردارەکانمان بگرن. و ژمارە دوو کە بزانیت هەستکردن بە خەمباری دەربارەی ئالوودەبوونت بە پۆڕن ئاساییە بەڵام ڕغلێبوون لە خۆت ڕقت لە خۆت بێت بەوەی کە نەتوانی زاڵ بیت بەسەر ئەمەیە بە هیچ شێوەیە یارمەتیت نایەت. هەمووی کە پێویستە بیکەیت لەم قۆناغاوەیە کە مۆدی بە ئاگابوونت چالاک بکەیت. بە ئاگا بە و خۆت فێر کە لەو زیانانەی کە پۆڕن سەرکێشێت بۆی. ئەبێت بە ئاگابیت لەو هەندەرانەی کە ئەتبەن بەرە و سووڕی ئالوودەبوونەکە. بە ئاگا بە لەو هەستانەی دەرەوەی ئەم چالاکیانە. بە ئاگا بە لەو ڕاستی کە خەمباری و خەمەکانت ڕاستەقینەن و ڕەنگە پێویست بووبن تا ئاگادارت بکەنەوە. بە ئاگا بە کە خزانەکان بەشێکن لە گەشتی چاکبوونەوە و لە هەمووشی گرنگتر بە ئاگا بە لە استراتیجەتی دەرچوون و پارێزراوی کاتێک ئەم هەستانە بەرزەبنەوە. بەڵام ئەگەر خزایت و گەڕایتەوە بۆ چوارگۆشەکە یەکەم کەوایە لەوێ مەمێنەرەوە هەستەرەوە گرێکان بکەرە و کەلەپچەکانی تووڕێیەکەت بشکێنە. لە خۆت خۆش بە و بەردەوام بە لەگەڵ پلانەکەت تا دەربچیت لە جیهانی پۆڕن بە یەکجاری و کۆتایی. زۆرێک لە خەڵکی ویستویانە واز لە پۆرنۆگرافی و خۆخاڵیکردنەوە بێنن بەڵام بەداخەوە ویستویانە بە ڕێگەی خۆیان ئەنجامی بن. بەڵام بە ڕاستگۆیانە لە خۆت بپرسە ئایا ئەوە هەر بەڕاستی سەرکەوتووە بێت؟ من پرسیارێکی زۆرم پێگات لەلایەن ئەوانەی کە تووشی ئالوودەبوونی پۆڕن بوون. پەیوەندیەکەن لەبەرەوەی کە پێیان تەرک ناکرێتەوە و نازانن چیتر بکەن. جاگەرە تەواز بێنیت و دووبارە ژیانت دۆزیتەوە بەبێ ئەم خەم و پەژارەیە هەمووی کە پێویستە بیکەیتەوەیە کە ئەبێت گوێ لە پسپۆڕەکان بگریت و ئەوە بکەیت کە پێ دەڵێن ڕێگایەکی تربوونی نییە. جا لە مەڵقەیە بە کورتی باز لە یەکەم چارەسەرەکەم کە نزیکتر تەکاتەوە لە ڕێگای چاکبوونەوە لە پۆرنۆگرافی و خۆخاڵیکردنەوە و هەر چالاکیەکی تری نەخوازراوی جنسی. وازانم لەوانەیە پێشتر گوێت لەوە بوو بێ کە بێت قبوڵی بکەیت و دان بنیت بەوەی کە تۆ ئالوودە بوویتەوە بەستراویتەوە بە پۆرنۆگرافیەوە. ئەوە یەکەم هەنگاوە. جا حەزت لێ بێت یان نە. وازانم کە هەستی زۆرم لێکەر هەیە کە ئەوێ ڕێت لێ بگرێ لەم ڕاستیە. وازانم کە چەندەها بیان و هەن کە ڕێت لێگرن لەم هەنگاوە زۆر گرنگە. ئەزانم لۆمەی کلتورەکەت و پەروەردە و ژینگەکەت دەکەیت و هەموو کەسێکی تر جگە لە خۆت. وازانم چەند قورسە کە بەرپرسیارەتی ئەم کێشەیە بگریتە ئەستۆی خۆت. بەڵام ئەمە یەکەم شتە کە بێت بیکەیت. و قبوڵکردنی دۆخەکە بەوەی کە چۆنە مانای ئەوە نییە کە تەنها بۆ خۆت دان بنەی بە کێشەکەیە. نا، بەڵکو پێویستە بە جددی بیرکەیتەوە لەوەی کە بە کەسێکی تر بڵێیت جگە لە خۆت بۆ یارمەتیت بات. کەسێکە متمانەی پێکەیت
کەسێک کە بزانێ یارمەتیت بات و دەستە بگرێت بۆ ڕێگای چاکبوونەوە لە پاکێتی و وریایی و هۆشیاریە. بەڵام ئەگەر وانەکەیت و بیتە دواوە ئەو بڕیارە دوا بخەیت، ئەوە چاکبوونەوە چارەنووست نابێت. لەوانەیە بتوانی هەر ئەمڕۆ دەست پێ بکەیت بە دانپیانان بە هەڵەکانتە بۆ ئەڵڵا سوبحانەهو وەتەعالە خۆی پەروەردگار بە خوێندنی ئەم دوعا جوانە دڵسۆزانە لە ناخی دڵتەوە. اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت. خواي جان تۆ پەروەرێنمیت، هیچ کەس شایستەیەوە نییە بپەرسترێت جگە لە تۆ. منت دروست کرد و منیش بەندەی تۆم و من لەسەر ڕێکەوتن و پەیمانی خۆمم ئەوەندەی بتوانم. پەنا بە تۆ ئەگرم لە هەموو خراپەیە کە کردومە. من لە بەردەم تۆیە دان ئەنێم بە هەموو ئەو نیعمەتانەی کە پێت داوم و دان ئەنێم بە هەموو تاوانەکانمە. جا لە تاوانەکانم خۆش بە، چونکە هیچ کەسێک لە تاوانەکان خۆش نابێت جگە لە تۆ. هەر کە تەواو بووی لە دوعاکە، ئێستا کاتیەتی بڕیار بیت. کێتر پێویستە بە دۆخەکەت بزانێت. وتکە پێم مەڵێ کە هیچ کەسێک نییە لە دنیاە بتوانێت پشگیریت بکات. چەندەها هەن کاتوانن و چەندەها ئەیانەوێت یارمەتیت بن. هەر تەنها ئەگەر بتوانیت پێیان بگەیت بە سادەکردنی خۆت و قبوڵکردنی ئالوودەبوونەکەت وەکو ڕاستیەک، لوتبەرزی و خۆپەسەندی خۆت واز لێبێنە و تەسلیمی ئەڵڵا بە سوبحانەهو وەتەعالە، ئیترەوەی کامێنێتەوە بێگومان ئاسانترە بێت. یەکێک لەو شتانەی کە خەڵکی دەسەوسانەکات و ویان لێیە کات شەرمێکی زۆر بکەن لە ئەنجامی ئالوودەبوونیان بە پۆڕنەوە ئەوەیە کە بە هەڵە تێگەشتوون لەوەی کە ئارەزووی جنسیان شتێکی نائاساییە یان نەشیا و قێزەونە. وا لە ئێڕوان کە شتێکە نابێت تەجروبە بکرێت یان هەست پێ بکرێت مەگەر تا و کاتەی هاوسەرگیریان کردبێت. پێویستە تێبگەیت کە ئەم ئارەزوانە چێنراوە لە ناو سیستەمی ئێمەیە، بەڵکو شتێکی نائاساییە کە هەست بەم ئارەزوانە نەکەیت یان نەتەوێت تەجروبەی ئەم چالاکیانت هەبێت. هەست و ئارەزوەکان شتانێکی ئاساین. ئەوەی کە ئاسایی نییەوەیە کە خۆت ئاسوودە بکەیت بە وێنە و دیمەنی سەر شاشەکان لە جیاتی هاوبەشی ژیانی ڕاستەقینە. ئەوەی ناسایی ئەوەیە کە حەزی جنسی کەم بکەیتەوە بۆ کردەوەی تاکە کەسی نەشیا و لە جیاتیەوەی کە بە شێوازێکی شیا و سۆزەوە بێت لەگەڵ هاوبەشی ژیانت. ئەوەی نائاساییە ئەوەیە کە بە سێرکردنی بابەتە نەشیاوە جنسیەکان کە بە تەواوی ئازادی ڕای تێدایە و وا بکەی کە زیاتر بڵاو بێتەوە کاکرێت ئەنجامی زۆر مەترسیداری لێ بکەوێتەوە. الله سبحانه وتعالى خوي پروردگار لقرآن پیروزا فرمویت والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون. وأو كسانيك داوين يانا باريزن مگر لقل هاوسراني خوان أو براستي هیچ لۆمەیەکیان لەسەر نییە و تۆمەتبار نین. بەڵام هەر کەسێک بە دوای شتانی زیاترەوە بێجگەلەوە و ئەم سنوورە تێپەڕێنێت ئەوە لە کەسانی تۆمەتبار و لادەر لە سنوورەکانە بن. کەواتە لێ دەبێت هەبوونی ئارەزووی جنسی شتێکی سروشتیە، بەڵکو ئەوە شێوازی ڕاستەکردن و شوێنکەوتنی ئەم ئارەزوانەیە کە وای لێکات هەنێک کات بە کێشە بن. کەواتە تێگەشتن لەوەی کە ئارەزوو بۆ جنس شتێکی ئاساییە کلیلێکە بۆ چارەسەربوونەکەت، چونکە کارە و شەرمە ناپێویستە نەما ئیترە و کاتە ئەتوانین لە ڕوانگەیەکی سروشتیەوە سەیری کێشەکە بکەیت، نەک بە شێوازێکی چەوت و لادەر و دووڕوو سەیری خۆت بکەیت. ئەزانیت شەرمە توانێت کۆت و بەندت بکات و دەسەوسانت بکات و ڕێگە نایەت هیچ بەرەو پێشوونێک بکەیت. لەوانەیە هەست بە تاوان بکەیت و پەشیمان بیت، ئەوەی شتێکی ئاساییە چونکە هەستکردن بە تاوان و پەشیمانی جیاوازە. هەستکردن بە تاوان و پەشیمانی واکات داوای لێخۆشبوون بکەیت لە جیاتی سزادانی خۆت بۆ هەتایە. کاتێک لە ڕوانگەی تەندروستیەوە سەیری کێشەکە بکەیت، ئیترە و کاتە ئەتوانی تەرکیز بخەیتە سەر نێشتن یاخود ڕێگریکردنی هەموو ئەو تێکچوون و نەخۆشیانی کەوا ئێستا پەیوەندیان بە پۆرنۆگرافی و خۆبەتاڵکردنەوە هەیە، وەک ناڕێکی لە کۆندامی زاوزێ بەهۆی پۆرنەوە لە لای پیاوان یاخود نەمانی هەستی خۆشی لە لای ئافرەتان. بەڵام ئەگەر بەردەوام بیت لە سزادانی خۆت و هەموو کات بە خراپی سەیری حەز و خودی یارەزوەکانە بکەیت، ئەوە بە تەواوی واتە ڕێز و گەورەی خۆت و قیمەتی خۆت لەناوە بات. وردە وردە هەست دەکەیت کە شایانی هیچ باشەیەک نیدووە لەوانەیە بە زۆرێک لە نەخۆشیەکانی مێش کۆتایی بێت کە دڵنیام ناتەوێت تەجروبەیان بکەیت. لە جیاتی ئەم حاڵەتانە پرسیار لە خۆت بکە
بۆچی دەتەوێت ئەمڕۆ بڕیارێکی تەندروست بیت و بڕیار بیت کە واز لە پۆڕن بێنیت بێ ئەوەی شەرم لە مەیل و ئارەزوەکانی خۆت بکەیت؟ بۆچی پێویستە شێوازە ژیانێکی باشتر هەڵبژێریت بۆەوەی کە بەبێ شەرم و تێکچوونی هەستی دەروونت بژیت؟ هەر کات پرسیارەکانە بۆ ڕوون بووەوە، ئەو کاتە پێویستە کردارەکانت یەک بگرنەوە لەگەڵ بڕیارەکانت بۆ وازێنان و دەستکردن بە ژیانێکی تەندروست.